ئازان و خۆشەویستانم بۆی لەتان ڕوون بێ پرۆگرامی دیپلۆمی وەرگێڕان لای ئێمە لە ئاوات ئەکادمی کەسێ بێ فێری زمانی ئینگلیزی ببێ بەشداری ئەم پرۆگراماکە. ئەم پرۆگرامە چەند لێڤڵێکە. لێڤڵی یەکەم خەڵک بە 3 مانگ و 4 مانگ تەواویەکە ئێمە هەموویمان چڕ کردوێتەوە لە 1 مانگە و بەم شێوازەی کە ئەم شۆ باسی زەمانەکانم کرد زۆر شت هەیە کە لێرە ئاوا ئەیخوێنی تۆ پێویست نایە کاتێکی زۆری لەگەڵا بەریتە سەر، بەڵام ئیتر دوایی تۆ بە تەدریب بە چیرۆک بە وردەکاری بە موداخەلە بە دەرس بە لێبرسینەوە بەمانە بە زۆر گوێگرتن لە دەرسەکان تۆ ئەتوانی زۆر شت فێر ببی. پاشان منهەجی لێڤڵی دووەممان هێناوەتە 1 مانگ لە مانگی دووەم و منهەجی لێڤڵی سێم لە 1 مانگە لە مانگی سێم. واتە تۆ کە علمی یەکەم تەواوەکەی یەکسەر ئەگەیتە ئینگلیزیەک لە ئاستێکی زۆر باشە. ئەوەی بەشداری کردو هەستی بەوە کردووە، یعنی ئەگەر ڕەفیقێکت بچێت لە بەریتانیا بخوێنێ و تۆ بی بۆ ئاوات ئەکادمی بە دڵنیایی دوای 3 مانگەکە تۆ زیاتر فێر بوویت. گومانمان لەوە نییە چکە تۆ 3 لێڤڵ ئەخوێنی و بە طریقەیەک بەم شێوازەی کە ئەو بەڕێزانە باسییان کرد کە خۆیان لە بەریتانیاشن ئەزانن کە ئێرە شاڕێگایە و ڕێگایەکی زۆر سەریعە و ئیش لەسەر ئەوە کراوە ئینسان چۆن فێری زمانە بێ ئاوا فێربی. پاشان لێڤڵی کۆتایی کە لێڤڵێکی پێشکەوتووە بە درێژایی 1 مانگ ئەخوێنرێت، بەڵام لە ئاستێکی زۆر باشە. بۆ نمونە گرامەرەکەی ئاستێکی ئەدڤانسە و ئەم منهەجە ئەگەر تۆ تەواوی کەی دوای ئەوە بە تەمامی سەفەر بکەی، بە تەمامی کتێب تەرجومە بکەی، بە تەمامی دەرس بڵیتەوە، بە تەمامی خۆت ئامادە بکەی بۆ ئیمتیحانەکانی ئایلتس، تۆفڵ و کۆمەڵە شتی تر، هەمووی لە دوای تەواوکردنی ئەم پرۆگرامە ئیشەکە بۆ تۆ ئاسان. و شتێکی تریش ئەوەیە ئەگەر کەسێک ئەیەوێ لە ماستەر بخوێنێ ئەم پرۆگرامە زۆر گونجاو بووی ئامادەی بکات سبەی ماستەر ئەگەر پێوێت لە ئەوروپا لە ئەمریکا لە بەریتانیا بخوێنێ یەکەم جار ئەم پرۆگرامە بخوێنێ. ئەم پرۆگرامە بنچینەیەکی زۆر بەهێز بۆ تۆ دروستەکە، ئەکەویتە سەر سکا و دوایی زۆر بە ئاسانی ئەتوانیت لە هەر ئاستێک ئەتەوێت خۆتی بۆ باش بکەیت.